من بمەوێ ئەم شارە جوانتر و جوان بێت ئەوێ دوکانەکانم کراوە بێت بازاڕم کراوە بێت قەرەباڵتێکی شەوانم هەبێ ئیناری جوانی تیابێت. دوێنێ ئێوارە سەرجەم دەلاکەکانی ناو شاری هەڵەبجە یاخود دوێنەری دوکانەکان کۆبوونێتەوە و گفتوگۆیان لەسەر چەند بابەتێک کردووە و داواکاریەکیان هەیە و پێشکەشی قایمقامێتی هەڵەبجەیان کردووە. من پێم خۆشە لەگەڵ خۆیاندا قسە بکەم. کاکزانیار نوێنەری دوکانێکی دەلاکی بۆ کاکزانیار سڵاو لێ بە چۆن بۆ ئەم کۆبوونەوەیە باستان لە چی کرد داواکاری چیتان هەبوو؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ڕاستی ئەمە کۆبوونەوەیە سەرەتا لە گروپ چاتێکەوە سەری هەڵا چەند هاوڕێیەک و چەند دۆستێک هاوپیشەکانمان بڕیاریان نا لەسەر ئەوەی کە چی بکەین بۆ ئەوەی ئێمە شۆک و هەموو پیشەکانی تر هاودەنگ بین. ئیتر لێرەوە یەک هاوڕەکانمان هێنایە ناو گروپەکەەوە و بڕیارماننا لەسەر ئەوەی کە شەوان ئیش نەکەین. ئێمە شۆک هەموو پیشەوەرەکانی تر ناکرێ بۆن منە سێ شەفت ئیش بکەین یاخود کاتێکی زۆر لە ئیشکردن بەردەوام بین یاخود کاتێکی منەظەم و دیاریکراومان نەبێ بۆ ئیشکردن هەم بۆ خودی خۆمان باشە هەم بۆ ئەو کەسانەشی سەردانمانەکەن باشە لەبەرەوە ئەمانەوێ کاتێکی دیاریکراومان هەبێ وەکو هەموو وڵاتانی تر وەکو هەموو شارەکانی تر وەکو هەموو شوێنەکانی تر. ڕاستی دوێنە لە کۆبوونەوەکە ئەوەی کە لەوێ بوو یا نوێنەری دوکانەکان بوون یاخود توانین بڵێن ڕێژەیەکی زۆری دەلاکان لەوێ کۆبوونەوە هەم برایەتێکەکەمان تازە کردەوە هەم تەعارفاتێکمان کرد هەنێک دەلاکی تیا لە شوێنەکانی تر بوون لە کۆتایی شار بوون یا لە مەجموعە بوون یا لە خوار و شار بوون. دوێنە لەوێ زۆربەی زۆرمان لەوێ کۆبوونەوە و توێژێکی خۆشمان کرد و هەنێ ڕاو سەرنج و بۆچوون جیاوازمانە بوو گۆڕیمانەوە. ئەمە گرنگترین داواکاریتان بۆ ئەوانەی کە لەوێ بوون قسەیان چی بوو لەسەر ئەم داواکاریە؟ وەکوتم ئێمە سەرەتا لە گروپ چاتەکەەوە قسەمان کرد ڕاستی حەزمان کرد ڕوبەڕوو بێ چۆن داواکاریەکی ترمانە بوو بەڵام ئەوەی زۆر جەختمان لە سەرەتی کاتی ئیشکردنمانە ئەمانەوە کاتی ئیشکردنمان سنووردار بێت. لەبەرەوە ڕێژەی زۆری ئەو کاتی ئیشکردنەکە ئێمە هەمانە ئەوەنی کە لەوێ باسکراوە ینی کێشەی کۆمەڵایەتی لێکەوتۆتەوە کێشەی دەرونی لێکەوتۆتەوە کێشەی تەندروستی لێکەوتۆتەوە ینی بەڕاستی تۆ لە کاتێکی زۆر لە نوۆی بەیانی بۆ 11 شەو بۆ 12 شەو کات ینی ئیشکردن ئینسان جەستە پێویستی بە ئیسراحەتە ناکرێ ئەو هەموو کاتە زۆرە لە پێناو چیە ینی سەرفیکەی بۆیە بەگشتی ینی بابەت زۆر بوو باسکرا بەڵام یەکێ لەوانەی کە زۆر چاوی لەسرە ئەوەیە عنی بەجددی ئیشمان لەسەر ئەوە کردووە لە هەردوو لاوە مەسەڵەن ئەوانەی کە داوایان کردو بکرێتەوە وانشتی کە داوایان کردو نەکرێتەوە ئەلبەتە یەکەم جار ئەوانەی کە داوایان کردووە نەکرێتەوە شەوانە ئەمانە کۆمەڵی هۆکاری خۆیانێ و ڕەنگە حەقی خۆشیان بێت مەسەڵەن شەوانەیە لە دوکان هیلاکە بن مەسەڵەن توانای ڕۆشتنی میوانداری و مەسەڵەن بەخێوکردنی ماڵەکانە وەکو تەربیە دەمانە بەڵام ئەمە نابێتە هۆکارێکەوەی کە تۆ بتوانانی دوکان داخێت چونکە لە ئێمڕۆ پتەوە نەتەوێ کردنەوەی دوکان و بازاڕەکان بەشەوا بۆتە عادەت و بۆتە مۆدێل و بۆتە مۆدێل. من ناتوانم ئەوە بڵم کە دوکان داخرێت چونکە ئەگەر دوکانەکان داخرێت ڕوو شارستانی بە شارەکەەوە نامێنێت. یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەی کە من بمەوێ ئەم شارە جوانتر و جوان بێت ئەوێ دوکانەکانم کراوە بێت بازاڕم کراوە بێت قەرەباڵتێکی شەوانم هەبێ ئیناری جوانی تیا بێت. هەندێک شوێن هەیە ئێستا بە ئەمری واقعە مەسەڵەن ئێمە لە هەڵەبجە گەڕێکی شافعیمانەیە لە مزگەوتی شافعی ئەمە ئەمریکی واقعەکە تۆ ناتوانێت دوکان داخل لەوێت لە دوای عەسرەوە ئەکرێت تا 12